لە سەرەتای جەنگی ئێرانەوە لە عێراق 76 چەکداری گروپە میلیشیاکان بە هێرشی فڕۆکە جەنگیەکان کوژراون و زیاتر لە 200 چەکداری دیکە بریندار بوونە. هێرشەکان لە 6 پارێزگای عێراق ئەنجام دراوە. حەشدی شەعبی بۆ خۆپاراستن لە هێرشەکان لە کەرکووک و ئەمبار و مووسڵ زۆربەی بارەگاکانی چۆڵ کردووە و بازگە سەرەکیەکانیشی هەڵگرتووە. حکوومەتی عێراق حەشدی شەعبی سەرپشک کردووە بێ گەڕانەوە بۆ بڕیاری فەرماندەی هێزە چەکدارەکان وەڵامی ئەو هێرشانە بداتەوە کە دەکرێتە سەر بارەگاکانیان. چاودێرانی سەربازی پێیان وایە بڕیاری جەنگ و ئاشتی لە عێراق کەوتووەتە دەست گروپە لە یاسا دەرچووەکان. ئەو حکوومەتە ناتوانێت نەبڕیاری ئاشتی بدە نەبڕیاری جەنگیش بدە. جا لەبەرەوە عێراقی داوەتە دەستی قەدەرەوە. قەدەرەکەیش لە دەستی کیا لە دەستی ئەو میلیشیانەیە. بە بۆچوونی من ئەگەر ئەو وەزعە بەم شێوەیە بڕە عێراق پاشە ڕۆژێکی زۆر خراپی دەبێ، کێشەی لە هەموو کۆمەڵایەتی، کێشەی ئابووری، کێشەی سیاسی، کێشەی عەسکەری، بە حەقیقەت هەموو خەڵکی عێراق زەرمەند دەبێت لە وەزع. عەرەبی سوننە داوا دەکەن عێراق نەکرێتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی جەنگی بەوەکالەت. چارەسەری ئەم دۆخەش لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق یان دروستکردنی حکوومەتی ڕاگوزەر دەبینن. حکوومەتی کاربڕێکرد دەسەڵاتی یاسایی نییە بۆ بڕیاری جەنگ. بڕیاری جەنگ دەبێت بە دەستی پەرلەمان بێت، بەڵام ئێمە لەگەڵ حکوومەتێکی بەهێز و نیشتیمانین. دەبێت بڕیاری جەنگ و ئاشتی بە دەستی حکوومەتی فیدراڵی بێت، بەڵام ئەو بڕیارانەی کە هەندێک لایەن هەوڵی بۆ دەدەن جا ئەگەر دەستگا حزبی یان مەدەنی یان ئەگەر گروپە چەکدارەکان بن پێمان وایە ئەوە ڕاست نییە. بۆیە دەبێت حکوومەتی فیدراڵی سەرپشک بگرێت بۆ مامەڵەکردن و بڕیاردان لەسەر ئەو کێشە هەڵواسراوانە. گروپە لە یاسا دەرچووەکان هەڕەشەی تۆڵە سندنەوە دەکەن بە فراوانکردنی گۆڕەپانی جەنگ. لە پێشهاتێکی نوێژدا لە پارێزگای دهۆک بە درۆن هێرشیان کردە سەرماڵی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان. ئەوەی لە پشتی منەوە دەبینرێت فڕۆکەخانەی کەرکووکە کە بە دوو موشک دەستگای هەواڵگیری حەشدی شەعبی تێدا کرایە ئامانج. ئەمریکا بەڕوون و ڕەوان بە حکوومەتی عێراقی گوتووە کە نابێت ئەو گروپانە لە نێو شوێنە گشتیەکان و دام و دەستگاکانی حکوومەتدا جێگایان بکرێتەوە. هەر ئەم پەیامەش بە سوپای عێراق دراوە کە نابێت داڵدەی ئەو گروپانە بدات. ئەم پەیامەمان لە هێرشی سەربازگەی حەبانیە بینی کە 7 سەربازی عێراقی تێدا کوژران و 13 دیکە بریندار بوون. هونەر ئەحمەد، دەنگی ئەمریکا، کەرکووک.